جەژنی ئێستا و پێشا چۆن بوو؟ پێشا بە خێرانترتانەکەم خاستەن لە سێ جەژنەک بەڵێ سێ جەژن ڕاستە سێ جەژنەکەی کوردستان پێم بڵێ نەریتەکانی جەژن چۆن بووە نەریت ینی لە کۆندا چۆن بوو لە ئێستاە چۆن بووە لە وەختی خۆی نەڕادۆی هەبوو نە تەلەڤیزیۆن نە هیچ شتێک و نە تەلەفۆن نەبوو باشە ئەم عالەمە ئێمەوانە کە لە جێهات ئەژین چاوەڕێی ئەوە بوون لە شارەوە خەبەرێک بێ بۆ دێیەکان کە ڕەمەزانە یان جەژنە هەموو جارێ کە پێش ئەوەیەکەوە بەحث دەستنەکەی دەست بێ چاوەڕێیان کرد تاکوێکێ بێ خەبەریان بداتێ کە بەیانی جەژنە یان ڕەمەزانە داوێکەوە برێک کە جەژنەکە هات داونێرێتەکەی ئێمە و مانان ئەها بوو دوای نوێژ جەژن عالەمەکەی پیاوەکان لە مزگەوت کۆ ئەبوونەوە دوای مەلای کە خوتبە و نوێژەکەی ئەکرد هەموو بە کۆمەڵ ئەچوونە دیوەخانە لا ئێمە پیانەوت تەچە یەکێک لە ئاوایی ئەچۆبان مزگەوت سێ جار بە دەنگە زوڵارەکەی هاوت بانکێ کرد ڕەحمەتتان لێ بێ ئاش بێنێت بۆ تەچە ئاش بەو شێوەی ئەیوت بەم شێوەیە باشە پاش دوو دەقە سێ دەقە تەمەساتە کرد لە هەموو کۆرانێکەوە سینەیەک لە دەست یەکێک وە ئەهێنێ بۆەوە گشتیان کۆبەر ئەکرد لەسەر لە قەردەکە دوای ئەوەی یەکێ لە پیاوە ئەختیارەکان لێزان بوو چمیکی کەواکەی ئەکرد بەدارە بانگدا خێڵەکانە کرد گەنجەکان وەرن ڕۆڕە وەرن چێشتەکان تەوزیعکەن ئەم پەڵاوە بەرن بۆ لای مامۆستا ئەمدا بڵێ بۆ ئەو ئەختیارە وەرە ئەلێرە مەرەگەیەک نووسانە لەولاوە پەڵاوێک بیهێنن دوای ئەوەیەکەوە زۆریانە خوارد تۆ پێم بڵێ مامۆستا لە هینە لە ئەدەبیاتی کوردیە چۆن باسی جەژن کراوە دووبارە جەژنە وەختی حایش و شادیە بۆ بەڵاگەردانی باڕێت تۆچی قوربانم وەرە پیرەمێردیش ئەرێ محەڕەم سەفەر محەرەم ماتەم سەفەر داوایە هەر ڕەمەزانە جەژنی لە دوایە هەتیو لە ڕۆژی جەژنە زۆر بەحثێکێ و زگی پێرەستە ئەرێ نەباوک هەیە شتە داتە جرفانی دایکێ جلی بشۆرێ دا حاجی چۆنێ خۆشمی حەیاتش هەر لە جەژنا بن جەژنەی حام پیرۆز بێ ئیشەڵڵا ئەمە جوود جەژنە ئیشەڵڵا جەژنی نەورۆزە و جەژنی ڕەمەزانە دا حاجی چەند ساڵە لەگەڵ مامۆستا هاوسەرن چەند ساڵە بەیەکەوەن ئێمە تەقریبان 6 ساڵە بێ 6 ساڵە لە درێژەی ئەو 6 ساڵەیە جەژنەکانتان باش تێپەڕیوە زۆر بەخۆشی هیچ یادگاریە لە ماوەی ئەو 6 ساڵەیە لە یەک تووڕە نەبووینە قەت بە حەیاتی قسەیەکشمان بوو بێ هەرەو دەقەیە بووە لە یەک تووڕە نەبووینە یان زەنێ ژنەیە 3 ڕۆژ قسە لەگە پیاوەکەی ناکە یان پیاوەکەی مانجە قسەی لەگە ناکە زۆر ژنواڵێ ئێمە وا نەبووینە ڕۆژ هەر بەخۆشی هاتووین لەگە ماڵی غەزوورانشم قەت بەینمان تێک نەچووە
بەحەیاتی ئەیدایە کاتە لای ئێوە هەموو ڕۆژە جەژن بۆ پێم بڵێ بەڵێ. ئامادەکاری بۆ جەژنەکان جاران چۆن بوو من ئەوەنێ بیرم بێ کولیچە و گەڕەکۆ بۆ کولیچەیە کردو ئایا ئەوە ئێستا ئارەوڵە کەس گەڕەکۆ بۆ لێمان کولیچەمانە کردمان کردمان سینی گەورەمان بر لە فڕنی سوورمانە کردەوە ئەو جا لە ماڵەوە فڕنی ئەوانە نەبوو ئارەوەڵە ئیتر ئەچوینە لا یەکتری جیران هاتوچە یەکتریمانە کرد و بە خۆشی و بە حیاتی لەگە جیرانش قەت عاجزیم نەبووە ئێستاش لە هەر جیرانێ بوو بێتم ئێستاش بە عەزرەت دێکەوەی ئارە بەخوا دێنە لام ئەچم بۆ لایەن دایمە ئارێ وەڵڵای 2 ساڵ لە سەماوە بووینە نین کراوین منفی کراوە پیاوەکەمە 2 ساڵ من 2 ساڵ لەگەڵی بوومە 2 ساڵش بەتەینام بووە 4 ساڵ لەوێ بووە لەگە ئەوانەش هەر بە عەزرەت دێکەوە بووین زۆر ماڵە کوردی لێ بوو بەیەکەوە ئاهاتین و ئەچوین و یعنی بەخۆشی هەر بەخۆشی ژیاوین هەر لە خۆشی ئیشەڵڵە زۆر بێ ئەرەوەڵا بڵێ لە یەک جیاوە نەبن شتی هەرچێکمان جاوە بین غەریبە بی هەرچەنێ مناڵمانەوێ خۆ مناڵمان گەلێ باشە بووکمان باشە مناڵمان باشە لەو خوایە بەزیاد بێ قەت دڵم لە یەکێکیان نەهێشاوە ئەوە 20 ساڵە کوڕە دکتۆرەکەم ژنی هەیە ئەمەکەی دیکەشم ئەوی 20 ساڵ جیاتر ئەمەکە 20 ساڵە بێ قەت عاجزیمان نەبووە بازژنە پیرۆزەیە لەمانش بکەین یاخوا هەمیشە تەمەندرێژ بن سەلامەت بن سەلامەت بی سڵاو وڵای سەرەتا بەخێراتنی کەناڵی کەرکووکەکەین بەڕاستی جژنەکەمانتان کردە دوو جەژن زۆر پێ خۆشحاڵ بووین جژنە پیرۆزە لە هەموو گەلی کورد بە تایبەتی شاری کەرکووک بە هەموو نەتەوەکانیەوە ئینشاءڵڵا ئەو تەبایی و ئەو خۆشی لە کەرکووکە ئینشاءڵڵا هەر بەردەوامە بێ و ئینشاءڵڵا ئەمە هەموو خوشک و براین و دووبارە سڵاوتان لێکردن و بەخێر بێن سەرچاو ساتا بەخێراتنی کەناڵی کەرکووکەکەم دژنە پیرۆزە لە هەر چوار پەرچەی کوردستانەکەم و زۆر بەخێر بن تۆ قسێ بکەین دەی باشە بەڵێ دەستان خۆش بێت ئەمە یەکێک بوو لەو ماڵانەی کە کەسایەتیانی شاری کەرکووک بوون بەڕاستی لەگەڵتانە بین